لێرە تاشەبەردی گەورە هەرەسی هێناوە، ڕێگاوبانەکان زیانیان بەرکەوتووە و زەوی درز و کەلەبەری گەورەی تێکەوتووە. ئەمە شاخی بەمۆیە. دوای بوومە لەرزەکەی هەفتەی ڕابردوو چەند جارێکی تر هێزی بوومە لەرزەی بەرکەوتووە. ئیدارەی گەرمیانیش تیمێکی پسپۆڕی جیلۆجی ڕادەسپێرێت بۆ ئەوەی پشکنین بۆ شاخەکە بکەن و جۆری زیانەکان و ڕێژەی مەترسی هەرەسێنانی شاخەکەش دەست نیشان بکەن. لەو خاڵانە تەنگی سەرتەکە کە ئەکەوێتە ئێوە بازگەکەی لێیە مەترسی لەسەرێتی بەڕاستی بەردەکانی زۆر نزیکین و تێیانش پەڕانەوە پێویستەکە ئەو شوێنە علاجی بۆ بکرێ و شوێنەکەیان بگوێزنەوە لەو شوێنە نەمێنن. هەندێک شوێن تریش مەترسی لەسەر بوو وەکو ئەم ڕێگانە بە کەڵکی هاتچۆنایە ئەگەر زەڕور نەبێ کەس پیان نەچێت. دوای گەڕان و پشکنینی شوێنە زیان لێکەوتوەکانی شاخەکە لەلایەن ئەو تیمەی کە ئیدارەی گەرمیان ناردبووی بۆیان دەرکەوت چەند شوێنێکی نزیک شاخەکە مەترسی لەسرە، ئەگەر بێت و شاخەکە دووچاری داڕوخانی تر ببێت ئەوە زیانی گەورە بەر خەڵک دەکەوێت. بە کاریگەری بوومە لەرزەی کە لە دۆفتەی ڕابردوو ڕوویدا بۆ هۆی داڕمانی بەشێک لە کوتلەبەردەکان و بۆ هەندێک ئەمە مەسافەیەکی زۆر گواستوێتەوە لەگەڵەوەشدا هەندێک ناجێگری دروست کردووە بۆتە هۆی کەمبوونەوەی هێزی لێخشاندن. دیارە ئەو شەپۆ لە بارمبارینەی کە پێشبینیەکان ئاماژە بۆ دەکەن ڕوو لە سنوورەکە دەکات باران بە هەمان شێوە کاریگەری بێ لەسەر داڕمانی شوێنەکان، بەڵام بەو کاریگەری کە بوومە لەرزەهێتی بەو گۆڕە نیەتی لەبەری پێویستی بە مودەیەکی زیاتر لە باران هەیە. وتەبێژی ئیدارەی گەرمیانیش دەڵێت لەسەر ڕۆشنایی کۆنووسی کۆتایی ئەو تیمە پسپۆڕە ئێمە ڕێو شوێنی پێویست دەگرینە بەر. راپۆرتی خۆمان دێنە سەر پەرشاری دارەی گەرمیان و ئەکرێت هاوڵاتیانیش ئەم ڕێنمایە بە هەند وەربگرن کە لە مایم دوو ڕۆژە مەترسی لافاو هەیە و کاریگەری بوومە لەرزەکان لەسەر شاخەکان هەیە تۆزێک بە ئاگاتر بن و هاتوچۆ کەم بکرێتەوە لەم ڕێگاوبانە و دواتر بڕیاری خۆشمان دەدەینە سەرپەرشتار و سەرپەرشتاریش ئەو کاتە بڕیاری خۆی دەداتە ناحەکان و هەر شوێنێک مەترسی هەیە. لە نزیکەم شاخە چەند گوندێک و ڕێگای بازرگانی و شوێنی گەشتیاری هەیە بە کاریگەری بوومە لەرزەکەش زیانیان بەرکەوتووە. لە ئەگەری دووبارە بوونەوەی کارەساتێکی تری سروشتی ڕەنگە زیانەکان قورستر بن چونکە تاشەبەرد و تاوێرەکانی شاخەکە جوڵاون و لە شوێنی خۆیان ترازاون. شاخەوان محەممەد، کورسات نیوز، بناری بەمۆ.